لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من، هەرچەند ئەگەڕێم بێسەر و شوێن ماوە دڵی من. ئاخۆ بە چ شاخێکەوە گیرساوە دڵی من، یاخۆ بە چ داخێکەوە سوتاوە دڵی من. ئەو هەمدەمی غەمخوار و نەدیمی منە یاڕەب، ئەو مەحرەمی ئەسرار و قەدیمی منە یاڕەب، ئەو گەوهەری شەهوار و یەتیمی منە یاڕەب، کەوتووەتە چ بەحرێکەوە خنکاوە دڵی من. ئەو سینە لە غەش خاڵیە، ئەو بێڕق و کینە، ئەو خادمی شەرعی نەبەوی و میللەت و دینە، معلوم چووە بۆ خزمەتی سالاری مەدینە، وامزانی کە فەوتاوە نەفەوتاوە دڵی من. بەناوی خوای گەورە و میهرەبان، بینەرانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەت و سۆز و میهری بە خوای گەورەتان لێبێت. خۆشحاڵم کەوا جارێکی تر و لاڵقەیەکی تری بەرنامەی پەرژێن بە ئێوەی خۆشەویست ئەگەم. بۆ ئەم بەرنامەیە قەسیدەیەکی پڕ لە سۆز و عەتف، قەسیدەیەکی جوان و ناسکی بێخودی شاعیرمان هەڵبژاردۆ بۆ قسە لەسەرکردن، بۆ تاوتوێکردن و لێدوان و ڕاوەکردنی ئەو قەسیدەیە پێم خۆشە بۆ ئەم جارە میوانداری هەریەک لە بەڕێزان کاک دکتۆر سەباح بەرزنجی و کاک دکتۆر دانا ئەحمەد مستەفا بکەم. بەخێر بێنێ یاخۆ کاک دکتۆر بۆ بەرنامەکە. سەرەتا پێم خۆشە لەوە دەست پێ بکەین کە سراع و ململانێ یاخود بڵێن کێبەرکێ لە نێوان عەقڵ و دڵ لە لای شاعیران، لە لای فەیلسوفان، لە لای بیرمەندان وەکوەڵێ مێژوویەکی دوور و درێژی هەیە. ئەوەی کە معلومیشە هەمیشە عەقڵ سەرچاوەی زانست و یاخود بڵێن ئەو بوارانەیە کە پێویستی بە بنەمای جێگیر و بە یاسا و ڕێسای دیار و دروست هەیە کە لادان لێیان دەرچوونە لەو سیستمەی کە عەقڵ دیاریەکە. بەڵام لە بەرامبەرە دڵ سەرچاوەی سۆز و خۆشەویستی و بە هاوپەیوەست لەگەڵ خەیاڵیشە، هەمیشە حەزی لە ئازادی، حەزی لە فڕینە سنووری نەبێ، لە خەیاڵ و عەقڵە دایمەن وەکوەڵێ عەفوەن لە خەیاڵ و لە دڵە ئەقیسە و پێودانگە عەقڵی و لۆجیکیەکان زۆر جار کار ناکەن بەو شێوەیە کە لە واقیعە هەیە. ئێمە زانین کە شعر و هەروەها ئەدەب و هونەر بە شێوەیەکی گشتی زادەی دڵ و خەیاڵە، و شاعیرانیش لەگەڵ ئەوەیە کە زانیویانە عەقڵ سیستمێکە بنەمای دیاریکراوی هەیە، ئەگا بە ئامانج و بە نەتیجەی دیاریکراو، بەڵام هەر لایەنی دڵیان گرتووە. جا پێم خۆشە کاک دکتۆر لەسەر ئەو لایەنە جەنابەت تیشک بخەیتە سەر قەسیدەکە و ئەبینین کە لێرەشا مەسەلەن بێخودی شاعیر بە هەمان ڕێزکەی شاعیرانە شوێنی دڵی کەوتووە، هەتا دڵی وەکو یوسف شوبهاندووە کە لە دواترا باسی یەکەین وەکو ونبوویەک. باشە بۆ شاعیران لەگەڵ ئەوەیە کە ئەو حەقیقەت و ڕاستی ئەزانن بەڵام هەر شوێنی دڵ کەوتون. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان، سەرەتا دەستخۆش بۆ ئەم بەرنامەیە و هیوادارین لەگەڵ جەنابەت و برای بەڕێز کاک دکتۆر دانا پێکەوە گەشتێک بکەین بەم بەرهەمە ناوازەیەی شاعیر و زانای کورد مەلا مەحموودی موفتی ناسراوە بێخود. مەسەلەی عەقڵ و دڵ دوو مەنهەجن، دوو میتۆدن، دوو بوارن، بۆی هەیە دژ بە یەک بن، بۆی هەیە متەکامیل بن. لە توراسی ئێمەیە ئێمە ئەبینین ئەم دوانە لە هەندێک کەسا ئەگەن بە یەک، لە هەندێک کەسا دژ بە یەک ئەوەستن. بۆیە دیاریکردنی حەدێکی فاسڵ لە نێوان عەقڵ و دڵە بۆ خۆی زەحمەتە. یعنی بڵێ ئەمە سنوورێکە، ئەمە سنووری عەقڵەوە، ئەوە سنووری دڵە و نابێت تێکەڵ بن. لە کەسایەتیەکان ئێمە دەوانین نمونە بێنینەوە بە ئەبوو عەلی سینا بۆ نمونە، لەگەڵا فەیلسوفێکی گەورە بووە، عارفیش بووە. سۆهرەوەردی لەگەڵەوە کە فەیلسوف بووە عارفیش بووە. مەولەوی تاوگۆزی خۆمان لەگەڵەوە کە
متكلم بووە و شارەزا بووە لە علمی کەلام لەو لای شۆ متەسەویف بووە و ئەهلی دڵ بووە. بۆیە ظاهرا تەقابل و دژبەیەکی و بەرامبەری و گەستانێک هەیە لە بینی عەقڵ و دڵە، بەڵام هەرکام بۆ بواری خۆی، هەرکام لە بواری خۆیە لە مەرحەلەیەکە ئینسان بە عەقڵە چێتە پێشەوە، بەڵام ئەگاتە بوارێک کە عەقڵە وەستێ، عەقڵە وەستێ و ئەبێ ڕوو بکاتە دڵ. عەقڵ هەندێشت بە یاسا و ڕێسا لێک دەداتەوە، بەڵام دڵ عالەمی زەوقە، عالەمی چەشتنە، عالەمی ئیحساسە. مەقولەی شیعریش بەلای عالەمی ئیحساسە هاچێ، یعنی شیعر شتێک نییە کە عەقڵانیەتی تیا بەکاربێنی، کە چووەتە بواری عەقڵانیەتەوە شیعر بێتامە بێ، شیعر ئەبێ بە نەزم، ئەبێ بە ڕیزکردنی وشە و ڕیزکردنی قافیە. ئەمە حەقیقەتێکە، بەڵام کە دێتە بواری دڵ ئەو کاتە دڵ مامەڵەیەکە، دڵ ئەگاتە قۆناغێک وشە بەلای ئەوە ئەبێ بە ئیتارێکی یاخود بڵێ بە شتێکی زۆر سانەوی، وشەکان خۆیان دێن، عارفی ڕاستەقینە، شاعری ڕاستەقینە، عاشقی ڕاستەقینە، ئەمانە لە کەسایەتێکی وەکو بێخودا کۆوە بنەوە، ئەو کاتە مەقولەی دڵ بەرجەستە ئەوێ. مەسلەی عەقڵانیەت بەجێ ئێڵێ، وەکو ئیمامی غەزالی کاتێ پرسیارێکی فەلسەفیان لێکرد لە شام، فەرمووی ئەمە تەرەکناه لصیبیەتین فی العێراق، بەجێمانێش بۆ کۆمەڵێ مناڵەورتکە لە عێراقە، یعنی قۆناغێکی زۆر بەرترە قۆناغی عەقڵ. تۆ بە پێپیلکانەی عەقڵە ئەگەی بە شوێنێکی ترەڵێ عەقڵە بێ بەس بێ، ناتوانێت لەوە زیاتر بڕۆ، ئەگاتە مەرحەلەیە کە ئیتر زمانی گۆ ناکە، عەقڵ وشەی پێ نامێنێ، تاوی نامێنێت، توانای نامێنێت، ئەمجا عەقڵ دێتە مەیدان، عەقڵیش عەفو دڵیش دێتە مەیدان، کە دڵ هاتە مەیدان ئەو کاتە قاچ و قولی عەقڵ ئەبێ بە قاچ و قولی دارین، وەکو جەلالەدینی ڕۆمیە فەرمێ پای ئیستیدلالیان چوبین بووت، پای چوبین ساخت بی تەمکین بووت. ئەڵێ ئەوانەی کە ئەهلی ئیستیدلال و عەقڵن قاچی دارینیان پێ، ینی وەکو وایە کەسێک قاچی نەبێ خۆی ئەو قاچە زیندوەی نەبێ، قاچی حەقیقی و طەبیعی نەبێ، لە دار قاچی بۆ دروستکەی چۆن ڕۆیشت ئەتوانێ بڕوا، بەڵام بە شێوەیەکی سروشتی ناڕوە، هەنگاوی باشی بۆ نانرێ، بە تایبەتی لە سەحرایەکە کە هەمووی ئاگر بێ، لە سەحرای ئاگرە پێی داری نەسووتێ. بۆیە دڵ ئەو مەجالە فراوانەیە، مەجای تەخەیولە، مەجای تەسەوراتە، و لەو شوێنانەشا کە عەقڵ بڕیار لەسەر ڕاستی و درۆ ئەدا، دڵ ئەو بڕیارانەی نییە، دڵ بڕیار لەسەر شتەکان نادا، دڵ شتەکانە بینێ، هەمان ئەو ڕاستی و درۆیەکە لە واقعە. بەڵێ ئێستا تۆ یەکێک پێ دەڵێ من تینومە، ناتوانانی پێی بڵێ ڕاستەکەی یا درۆەکەی، و ئەو تەنها ئەتوانێ گوزارشتی لێەوە بدا، ئیتر تۆ باوەڕی پێەکەی یا نایکەی. یعنی مەسەلەن کاتێ شاعیرێکی وەکو پیرەمێرد بەیانیەک هەڵەسێ لە خەو تەماشاکە شاری سلێمانی بەفر باریوە، ئەڵێ چی؟ ئەڵێ بەیانی بوو لە خەو هەستام کە ڕوانیم بەفرە باریوە، سولەیمانی ئەڵەی بەلقیسە تارای زیوی پۆشیوە. لەویا کەسێ ناتوانێت بڵێ باشە تۆ بۆ بەلقیسر بەکارهێنا، بۆ باسەی تارای زیوەکەی، بۆ چونکە ئیحساسی خۆیت بۆ نەقڵەکە، ئەو ئیحساسی بۆ دروست بووە، ئەو ئیحساسی بۆ دروست بووە کە وەکو بووکێکی تازەی تارا لەبەر تارای سپی لە بەرابێ شارەکەی یەتە بەرچاو. ئەمە عەقڵ بە درۆیە خاتەوە، ئەڵێ تارای سپی لەکوێ و بەفر لەکوێ، شاری سلێمانی لەکوێ و بەلقیز لەکوێ. عەقڵ هینەکە وەکو داوەرێکی وشک، وەکو داوەرێکی بێڕەحم مامەڵە لەگەڵ ئیحساسەکە، بەڵام دڵ تەقەبولێکە. جاوەگەر بابەتێکی شعری بێ پەیوەندی زۆرتر بە عەواتیفی ئینسانەوە هەبێت، طبعاً زیاتر ئیحساس و عەواتیف ئەو دەربڕینەی بێخود کە لێرە مەسەلەن بۆ نمونە کە هینەڵێ متەنەبی لە یەکێ لە شیعرەکانی ئاڵێ معناکەی تەرجەمەکەی ئەمەیە، ئەڵێ کە فلانە کەسم بینی جەنازەکەیانە بر بۆ سەر قەبران ئەوسا بۆم دەرکەوت ئەکرێ
چوار کەس کێوێک هەڵگرن لەسەر شانیان ئەمە عقل بە درۆیە خاتەوە چونکە ئەڵێشتی وا ممکن نییە بەڵام لە لای دڵ لە ئیحساسە ئەو ئیحساسە بۆ دروستە بێ لەو ئیحساسە بۆ دروستە بێ یا مەسەلەن ئەبول الحەسەنی تیامی شاعرێکی مەشهور بووە کە مناڵەکەی ئەمرێ ئەڵێ حكم المنية في البرية جاري ما هذه الدنيا بدار قراري بين يرى الإنسان فيها مخبرا فإذا به خبر من الأخبار جادوایی ئەڵێ ومكلف الأيام ضد طباعها متطلب في الماء جذوة ناري ئەمە عقلە بەڵام دوایی کە باسی ئەحساسەکەی خۆیەکە ها باسی ئەوەیە ئەڵێ وەکوە لە ئاگرا یا كوكبا ما كان أسرع فوته وانيا وكذاك فوت كواكب الأسحار أما إحساسا لێرە دڵ کە هاتە مەیدان کە دڵ مەوزوعەکانی کرد ئەو کاتە دڵ قسە لەسەر چیەکە قسە لەسەر ڕاست و دروستی ناکە قسە لەسەر تەذەوقەکە قسە لەسەر ئەوەیەکە کە ئایا ئەم تەجربەیە تەجربەیەکی خۆشە یا ناخۆش تەجربەیەکی ئینسانیە یا نائینسانیە نەقلی تەجربەیە بێخودیش بە هەمان شێوە لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من لەوێ خۆی وەکو عەقڵ جیاکاتەوە لە دڵ عەقڵ ئەپرسێ دڵ لەکوێیە دڵ شوێنی خۆی زانێ عەقڵ پرسیارەکان عەقڵێکە بەڵام دڵ مەوزوعە لێرا بۆ بە مەوزوع بۆ بە بابەت بۆیە شاکارێکی ئەدەبی شاکارێکی هونەری و ئەو پەڕی سۆز و ئیحساسی خۆی نسبەت بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەربڕیوە کە بەڕاستی مەجاڵی تایە قسەی زۆری لێ بکەین و من نامەوێت لەوە زیاتر دەستە خۆش بێ وەڵا بێگومان لە چەند لایەکەوە گەر لێ بکۆڵیتەوە بە پێی و مەناهیجە جیاوازانەی کە هەیە هەر یەکەیان شتێکی تازە ئەهێنێتە پێشەوە جا پێم خۆشە دکتۆر دانا ئەگەر بکرێ دەرگایەک لە سەر ڕەخنەی کولتوری بکەینەوە لێوەی بڕوانین بۆ ئەم قەسیدەیە بە تایبەتی ئێمە قسە لەسەر ئەوە بکەین بۆ قەسیدەیەکی وەکو ئەم قەسیدەی بێخود لە ناو هەموو ئەزمموی شعری بێخودا دەرئەکەوێ ئەبێتە وردی سەر زمانی خەڵک خۆ قەسایدی تری زۆرە یعنی بە تایبەتی لە مەدحی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە دیوانەکەی ئەخوێنیتەوە ئەبینی قەسیدەی زۆری نووسیوە بەڵام لەناو ئەم هەموو قەسیدەیە ئەمەیان لەناو هەموو ئەزمموی شعری بێخودا مەسەلەن ئەم قەسیدەیە یان جاری وا هەیە لە چەندین شاعیری هاوزەمانە شاعرێک دەرئەکەوێ و بە شتێک ئەناسرێ ئەوە ئەگەر لە ڕەخنەی ئەدەبی قەدیم بپرسی پێت ئەڵێ لەبەرەوەی کۆمەڵێک ڕەگەزی مەسەلەن بەلاغی و جوانکاری زمانەوانی و وێنەی تایە بەڵام ئای ئەگەر ئێمە لە ڕەخنەی کولتوری بپرسین بڵین ئەم قەسیدەیە بۆ وایە جوابەکەی ئەبێت چی بێ دەستان خۆش بێ و سوپاس دەکەم کاک دکتۆر ئیسماعیل و شەرەفمەندم لە خزم مامۆستای گەورەمە جەنابی کاک دکتۆر سەباح کە پڕشکی زانستی ئەو ساڵانێ لە من کەوتووە تا ئێستاش هەر ڕووناکی و ڕۆشنیمان نەداتێ پێش هەموو شتێ من حەزم کرد جەنابی کاک دکتۆر سەباح کۆمەڵی قسەی زۆر جوانی کرد ئەو سراعی کە لە نێوان دڵ و لە نێوان عەقڵایە ئەو سراعەیە کە هەندێک لەو علومانەی کە ئێمە بە بەلاغە و بە بەیان و بە محەسیناتی لەفزی و معنەوی ناو زەندمان کردوون تەفسیری حاڵەتەکانی پێکرێ یعنی پەنا ئەبرێ بۆ ئەوەی کە تەفسیری ئەو ئیحساسەی بۆ نمونە پیرەمێرد بەوە دابنین کە مەجازە یا ئیستیعارەیەکی بەکارێناوە ئەمە حاڵەتی یەکەم حاڵەتی دووهەم لە ناو هەموو دەقێکە جا ئەدەبی بێ یا دەقی لە دەرەوەی ئەدەبان نووسرابێ ئێمە دوو حاڵەتمان هەیە یا بڵین دوو ئاستمان هەیە ئاستێکی زمانەوانی ئەو دەقە و ئاستێکی بەلاغی و ستاتیشی ئەو دەقە ئەوەی پێی پێڵێن جەمالی لە کە لەم دوو ئاستە ئەترازین
نەقدی کەلتوری نەقدی سەقافی باز لەوە ئەکا کە دەبێ ئاستێکی تری شاراوە هەبێ بە دەر لەم دوو ئاستە بۆ ئەوەی کە ئەو دیلالەیەی کە نەسێک ئەداتێ بە شێوەیەکی ڕووتەواڵەیی نەمێنێتەوە لە لای تۆ ئەو وێنەیەی کە دەقێک ئەداتێ تەنها وێنەیەک نەبێ لە ئاستێکە کە تەسویرێک بە وەستاوی لای گۆران بە جوڵاوی بۆ نمونە لای شێرکۆبێکەس کە ئەداتێ تەنها لە سیناریۆیەکە نەمێنێتەوە ئەچێتە ئاستی پشتەوەی ئەو دەقاچێتە ئاستی سێم کە بریتە لە ئاستی نەسەقی شاراوەی ناو ئەو دەقا ئەوەی کە زۆر گرنگە لە ناو ڕەخنەی کللتوریە ئەوەیە کە ئەو نەسەقە شاراوەیە دژی یاڵێن تەعاڕوز ئەکا لەگەڵ ئەم دوو ئاستەی پێشەوە ئەگەر هاتوو تەناسوق دروست بوو لە بینیانە ئەگەر هاتوو جۆرێ لە هاوکۆچی دروست بوو لە بینیانە ئەو معنای وایە ئەو دەقەدەقێکی فاشیلە و ئەو توانایی نەبووە کە وەکو جەنابە دوتت با بڵێن ڕۆڵێکی جەماوەری ببینێ یا بچێتە ناو دڵی خەڵکەوە یا ئیستیقبالێکی لە لای خەڵکەوە پێ ئەوە بکرێ پێ ڕاڕوا ببیندێ بۆیە لە ناو ڕەخنەی کللتوریە لە باتی گەڕان بە شوێن دیلالەیە دەبێ بە شوێن نەسەقا بگەڕێ بەڵێ ئەمجا لەمەوە جۆرێ لە موئەلیف دروست ئەبێ جۆرێ لە پێ هەستیار لە شاعری دروست ئەبێ کە پێی ئەوتێ شاعری مزدەوەج دوو فاقێکی ئەوەیە کە ئەو دوو ئاستە یاینێ فاقێکی وەکو شاعر خۆی بەڵێن فاقێکیشی ئەوەیە کە ئەو نەسەقە شاراوەیە بە دیوێکە پێمان ئەڵێ کە ئەبێ متەلەقی تێی بگە ئەزانی مەتوانین لەم دەقەیە بڵێن باشترین نمونەت بەمێ هەندێک جار نوکتێکی جەڕێتەوە باشە محتەوای ئەم نوکتەیە لە ڕووی نەریتەوە لای من و تۆ شتێکی قێزەونە بەڵام کە ئەشگەڕێتەوە پێکەنین پێی زانی بەڵام ئەگەر ئەو نوکتەیە بکەی بە واقع ئەو تو خۆت قوبڵی ناکەی کە تۆی دڵخۆش کرد و تۆی خستە پێکەنین هەر تۆ خۆت قوبڵی ناکەی ئەمە ئەو ئەبێ بەڵێ ئەوە نەسەقە شاراوەکە نەسەقە شاراوەکە ئەوەیەکە ئەو دیدگا شاراوەی ناو ئەو دەقا ئەتوانین بڵێن ئەبێتەوە لەم قەسیدە ئێستا باسی قەسیدەکەکەین کاکە ئەم قەسیدەیە بۆ ئەوە نووسراوەکە کاتی خۆی خوشکەزایەکی بێخود ئەکەوێتە ناو ئاوی دیجلەوە بێخود بە دوو ئاست ئەم قەسیدەیە نووسێتەوە ئاستی یەکەم ئاستی ئەوەیە کە دڵی ئەکات بە ئینسانێک ئینسانەکەش بە دوو تەفسیر قوبوڵە تەفسیری یەکەم کە خۆی بێ تەفسیری دووهەم کە خوشکەزاکەی بێ باشە قوربان هەردووکی جایزە دوو ئاستەکە چۆنە دوو ئاستەکە ئەوەیە ئاستی یەکەم بە شوێنی ئاگەڕێ ئەمە زاهیرە نەما بینیمە بە شوێنی ئاگەڕێ ئاستی دووهەم ئەی دۆزێتەوە یان خۆی دڵخۆشەکە بە دۆزینەوەی باش لە ئاستی یەکەمە دیوە دیلالەکەی دیوە زمانەوانەکەی دیوە جەمالی و بەلاکەکەی بەلایە ئەڕوا بریتیە لەوەی کە بێخود تەحەسوورێکی هەیە بۆ ئەم خوشکەزایی و تەحەسوورێکی هەیە بۆ ئەوەی کە خنکاوە ئەکەوتۆتە ئاوەکەەوە و لەیون بۆەوە باسی حاڵەتی خۆی ئەکا و باسی دڵی خۆی ئەکا ئەتلێتەوە گاهێ بە خەیاڵی خەت و خاڵی چی باش ئاستی دووهەم گرنگە کە نەسەقە موزمەرەکەیە بێخود باسی نەسەقی کۆمەڵایەتی خۆیەکە باسی نەسەقی دەرونی خۆیەکە باسی بەڵێن دوو بۆ سێ حاڵەتیش ئەکا لەوانەی کە پێشتر هەبوون لەوانەی کە پێشتر ڕوویان داوە بەڵام نەگەیشتوونەتە ئاستی ئەوەی کە بێخۆت بیان کا بە دڵی خۆیان دەبا بچین بۆ دەقەکە دیقەت بە لەو ڕۆژەوە ڕۆشتووە تۆراوە دڵی من
هەرچەند ئەگەڕێم بێسەر و شوێن ماوە دڵی من ئاخۆ بە چ شاخێکەوە گیرساوە دڵی من یاخۆ بە چ داخێکەوە سوتاوە دڵی من. باش ئەمە وتمان خۆشکەزاقی خنکاوە باش ئەمە دیوی دەرەوەیە. ڕۆیشتووە و تۆراوە دڵی من دڵی خۆی تۆراوە چۆ بۆ لای خوشکەزاکەی بە تەحەسوور یا خوشکەزاکەی خۆی کەوتۆتە ناو دیجلەوە و ئەو بۆ بە دڵی ئەمە حاڵەتی یەکەم. دوو بەیانی حاڵەتی خۆی ئەکا بەیانی حاڵەتی خۆی ئەکا کە ئێستا بێخود دیوی شاراوەکەی ئەوەیە بێخود دڵی نەماوە. ئێستا بێخود زاتێکە کیانێکە بێدڵە. باشە ئینسان ئەگەر دڵی نەمێنێ ئەبێ بەچی ئەبێ بە عەقڵێکی ڕوت ئەبێ تۆ جوان چی کردوەوە ئەبێ بە عەقڵێکی ڕوت کە بوو بە عەقڵێکی ڕوت چ تەوسیفێکی شاعیری ئەدەبێ بێخود چ تەوسیف نابێ خود لە شعر دەرەچێ ئەوە فەیلسوف ئەزانی کاکە گیان. حاڵەتی دووهەم بزانە کە ئینسان دڵی ئەڕوا دڵی ئەتۆرێ ئایا لە واقع عشتی وابێ؟ نابێ. باشە ئەی کەواتە بێ خود بۆ خۆی تووشی حاڵەتەیەکە لە ناواقعیت بۆ ئەوەی کە بە شێوەیەکی شاراوە پێمان بڵێ من بڕوام بە لە ناوچوونی ئەم خوشکەزایم نییە بڕوام پێی نییە لەبەر ئەوەی کە من دڵی خۆم ئەگەر دڵی بڕوام قەناعەتم بەوە کرد دڵی خۆم لە ناوچووە طبعا لەبەر ئەمەیە کاکی خۆ لەبەرەوە کە بەم منهەجە قەسیدەیەکی ئاوا ئەخوێنیتەوە ئەگەیتە زۆر بەڵێ زۆر شتی ورد بەڕاستی کە حەزەکەی بە ناوبڕێکی کورد وەرگرین گەڕێنەوە درێژەدان بۆ قسە ئەو بابەتانە بەڕێزان ناوبڕێکی کورد وەرەگرین و دوای گەڕێنەوە لاتان. بەڵێ بەڕێزان دووبارە سڵاو ئەگەڕێنەوە بۆ درێژەدان بە باس و خواز لەسەر قەسیدەکەی بێخودی شاعیر. کاکتۆر سەباح دکتۆر دانا باسی ئەو ئینشیتارە ئەو دابەش بوو نەزاتی کردکەوە بێخود تێی کەوتووە کە خۆی لەلایەک و دڵی لەلایەک هەریەکەیانە بن بە دوو زاتی جیاواز. ئەوە لەلای زۆرێک لە شاعیرانی تریش هەیە. شاعیر هاتووە مخاطبەی ذاتی خۆی ئەکا قسە لەگەڵ خۆیان ئەکا لەگەڵ دڵیا ئەکا جاری وا هەیە عقلیەتی ئەگەر جەنابەت لەسەر ئەوە زیاتر ینی درێژەی پێبەی ئەو مخاطبەی دڵی کە ئەیکا چۆن ئەو شاعیرە توانیوێتی پارچەیەک لە خۆی جیاب کاتەوە بیکا بە کەسێکی تریان خود مەبەست چیە لەوەی کە ئەوەی کردو بۆ خۆی ئەوە پێوتێت تەجرید سەنعەتێکە لە سەنایعی ئەدەبی تەجرید ئەوەیە لە خۆت کەسایەتێک دروستەکەی وەڕووی و تاری تێەکەی ئەمە جۆرێکیانەمە جۆرێکی ترەوەیە نە لە شتێکی بێگیان گیانێ دروستەکەی ئەیکەی بە مخاطبی خۆت مۆنەمونەمە شاعیرێکێت ڕوو لە شاخێکەکە یا ڕوو لە درەختێکەکە وەکو شاعیرەکە ئەیا شەجەرە الخاپور ما لەکە موریقن كأنك لم تجزع على ابن طريفي يعني ڕۆکاتە درەختێکەڵێەوە چییە تۆ بۆ گەڵات کردووە وەکو وایە خەفەت بۆ ئیبنی طەریف نەخواردبێ یعنی ئەی خاتە جێی خۆی و ئەڵێ ئەگەر سیفەتی کەسی ئەگەر ئەم خەبەرت زانی بێ و ڕێکاتە ئیتابی لێەکە معاتەبەیەکە سەرزەنشتێکە ئەڵێ گەرم خەبەرە و زانی بێ و هەر بەردەوام بووبی لە گەڵاکردن ئەوە من سەرزەنشت دەکەم پێت ڕەوا نابینم ئەمە تەجریدە تەجرید ئەوەیە لە خۆت کەسێ دروستەکەی تۆیکەیت بە مخاطب هەروەکو ئیمامی بووسیری ئەڵێ ئەمین تەذەکوری جیران بذی سەلەمی مەزەجتە دەمعا جەرا من مقلة بدەمی ئەمە لە خۆی کەسێ دروستەکە و لە ڕووی وتاری لێەکە لێرە ئەمەی بێخود شتێکی هینترە یعنی یەک دڵی لە خۆی جاعکاتەوە ئەمجا نایکا بە مخاطب ئەیکا بەم خەبەر لێدراو باسی لێوەکە بەغایب حسابی لێەکە چونکە ئەگەر مخاطبەی بکردایە ئەو دەلالەتەی نەبوو کە دڵی جیابۆتەوە ئەو دەلالەتەی کە ئێستا هەیەی دەرا بێخود زۆر مۆفەق بووە لە مەسەلەکەیە لە تەجریدەکەیە
ینی موفقتر بووە لەوەی ئێمە تەسەوریەکەین. ئەمە حاڵەتێکە ینی تۆ دەقێکی ئەدەبی دەقێکی شعری کاتێک بە نەمری ئەمێنێتەوە زۆر بڵاوە بێتەوە کە هەموو کەسێک خۆی ببینێتەوە لە ناو کایە شعریەکەیە لە فەزا شعریەکەیە ببینێ و ڕەنگە یەکێک لە ئەسبابی زۆر بڵاوبوونەوەی ئەم دەقە شعریە ئەوەیە کە کۆمەلگای کوردەواری لە هەموو ئاستەکانیەوە لە هەموو ناوەندەکانیە وێڕای هەموو جیاوازیەکان متتەفق بوون لەسەرەوەی هەموو کەسێک خۆی ئەبینێتەوە لەم دەقە شعریە بە شێوەیە لە شێوەکان دڵێکی لێ جیابێتەوە بە شێوەیە لە شێوەکان معاناتی هەیە ئەکرێ هەموو کەسێک ئەوەی بەسەر بێت ئەکرێ هەموو کەسەوەی بەسەر بێت اینجا دوایی کە حوسنی تەخەلوسەکە ینی لەو لاوە دەقەکە لە حاڵەتێکی ویجدانیەوەکە بە حاڵەتێکی پەیامدار ینی حاڵەتێکی جوزئیە پەیوەندی بە عایلەیەکەوەی بە بنەماڵەیەکەوەیە کەسێکیان لێون بووە بێخود ئەم تەجربەیەکە بە تەجربەی شخصی خۆی دوای ئەوە ئیکا بە تەجربەی هەموو ئینسانێک خۆی نەمریەکەی لەوایە و بڵاوبوونەوەکە شێگاتۆ بەوە پەیوەندی بەوە هەیە کە ئەم مەوزوعی بێخود نییە وەکو مەلا مەحموودی موفتی مەوزوعی هەموو ئینسانێکی پەیامدارە کە ئەگەر قوڵ بێتەوە لە خۆی گومشودەیەکی هەیە ونبوویەکی هەیە ئەبێ بە دوایە بگەڕێ و ئارام نابێتەوە تا نەزانێ و سۆراخی نەکە نەزانێ لەکوێیە ینی سڕەکەی ڕەنگە لەوا بێ کە سۆفیەی خوێنێتەوە دەروێژەی خوێنێتەوە عاشقی خوێنێتەوە حتا کەسێکی قەومی خوێنێتەوە ئەوەی کە خولیای دەوڵەتێکی نەتەوەیی هەیە بیلەوە کاتۆڵەم دڵی من لەکوێیە اینجا باسی جوگرافیای کوردستانی تایە باسی شاخی تایە باسی وانە دەشتی تایە ئەمجا هەموو ئەو تایبەتمەندیانی کە لە سەبکی هیندی شعری شاهەیە لەم شعری بێخودا دەرەکەوێت بۆ چونکە ئەو وشانە بەکارەیەنێ کە ڕۆژانە هەموو تاکێکی کوردی سەرکاری لەگەڵیا هەیە ئەم قسانەکە دکتۆرە مانگەێنێتە ئەوەی کە وەکو ئەوەی کە لیج فنسنت لیج یاخود بڵێن عەبدوڵڵا غەزامیش لە نەقدی عەرەبیە باز لەوە ئەکەن کە ئەڵێن ئەو شاعیرە ئەبێ بە لەدایکبوو کوڕی ئەو کولتورەی کە تایە ژیاوە یعنی وەی کە جەنابەت ئێڵێ حتمما ئەوەیە کە ئەم شاعیرە توانیوێتی تعبیر بکە لە هەموو کولتوری کۆمەلگاکە لە هەموو یەک بە یەکی ئەندامەکانیشی نەک تەنیا مەسەلەن کۆی گشتی کۆمەلگا چونکە جاری وایە کۆمەلگا مەساحەیەکی هاوبەشەیە لە بینی ئەندامەکانیە یەکێک یەت گزارش لەوە مەساحە هاوبەشەیەەکە نە ئەم گزارش لە یەک بە یەکی تاکی کوردیەکە لە قۆناغێکی زۆر هەستیاری نەتەوەییە لە قۆناغێکە کە معانات زۆرە کێشە زۆرە یعنی ئەمە دیارە گەڕێتەوە بۆ سەرەتای سەدەی بیستم ئەم شیعرەکە دانراوە لەو سەردەمەیە کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی سیاسی کۆمەلگایەکی فرەچەشن یا کۆمەلگایەکی فرەکێشە بووە ئەم کۆمەلگایە لە ئاسی شارە لە ئاسی گوندەکانە لە ئاسی هۆزەکانە لە ئاسی عشایرە لە ئاسی قەزایەی نێودەوڵەتیە کۆمەلگایەکی ونە کۆمەلگایەکە بێسۆراخە هەموو تاکێک بە دوای شناسی خۆی ئاگەڕێ لەوێ بێخود ئەم شیعرم بەرهەمی کە بەرهەم هێناوە ئیبداع و شاکاری کە کردوویەتی چووەتە ناو ناخی یەک بە یەکی تاکی کوردی و ئەم قسەیە ئەمێ بگوازمەوە وەلای دکتۆردانا ببوورە ئەویش بۆ ئەوەی ینی درێژە بین بەوە ئەوەی کە ئێمە ئەڵێین کۆمەڵێک نەسەقی شاراوە لە ناو قەسیدەکەیە هەیە حتمما بێخود لێرەیە کوڕی ئەو کولتورەیە کە کاکتۆر ئاماژەی پێیەکە کە لەو سەردەمایە هەبووە بۆیە ئەم قەسیدەیە وای کردووە بڵاو ببێتەوە لای تاک بە تاکی خەڵک و هەتاکو ئێستاشی لەگەڵا بێ وەکو کاکتۆر ئەڵێ خەڵک خۆی تیابینێتەوە لەسەر ئەوە یەکەم دڵ طبیعەتی وانی بەکارهێنانی وشەی دڵ طبیعەتی وایە کە زیاد لە معاناتی هەڵەگرێ لەبەرەوە ئەو قسەی جەنابی کاکتۆر سەباحیکە زۆر تەواوە یعنی زیاد لە معاناتی قوبوڵەکە و زیاد لە مشکلەی قوبوڵەکە و هەموو با بڵێن هەموو مشکلێک گەڕێتەوە بۆ دڵ ئەزانی لەبەرەوە زۆر موفق بووە فعلا لە بەکارهێنان و هەڵبژاردننی ئەو وشەیە کە وشەی دڵە خاڵی دووهەم هەر طبیعەتی شعرەکانی بێخۆت ڕەخنەگران پێیان وایە کە یەکێک لە هۆکارەکانی سەرکەوتنی بێخۆت ئەوەیە
ئەگەر بەهاتایەوە بێخۆت ئەم وشە تازانەی کە لە ساڵی 1970 بۆ دواوە خۆتە زانگ لە ساڵی 1970 دەدایک بوو لە دوای ساڵ بەڵێ لە نهایەتی 55 بەڵێ ئەگەر بەهاتایە ئەم وشانەی بەکار نهێنایە ئەچوە ڕیزی شعری کلاسیکی هەرە کۆنەکانەوە لەبەڵەن قۆناغی دوایینی کلاسیکی کوردی بیزەبت ئەنی ئەم قسەیە تەواوە کە ڕەخنەگران پێیان وایە کە بەکارهێنانی ئەم وشانەیە یا ئەم جۆرە لە وێنە سادانەیە کە وای کردووە بێخود بچێتە ناو بڵێن تەلیعی کۆتایی هێنان بە شعری کلاسیکی کوردی ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووهەم کە من گرنگە بەلامەوە مەسلەی ئاستێکی کۆمەڵایەتی تر هەیە لەناو ئەم قەسیدەیە. مەجنونی دووگێ سووی چ لەیلایە کە ئاخۆ یا وامیقی جادووی چ عەزرایە کە ئاخۆ. تەماشاکە ئەمە ئەیباتەوە بۆ ئەوەی کە ئەڵێ ئایا هۆکاری دوورکەوتنەوەی دڵی من ئەوە نییە کە ئەمە بوو بێ بە عاشق وەکو چۆن عەزرا و وامیق و عەزرا ئایا یەکێک نەبووە کە جادوو لە دڵی لەم دڵە بکات و بڕوات و لەلای من نەمێنێ. ئەزانی ئایا هۆکاری دوورکەوتنەوەی ئەزانی نەسەقی شاراوەی ئەم بەیتە چییە؟ ئەوەیە کە جۆرێک لە جوانی ئا بەمردن کە جۆرێک لە جوانی ئا ینی ئەو کۆتاییە خراپە نییە کە خەڵک تەسەووریەکە. یعنی تۆ دڵت دا نەخور پێ بەوەی کە تووشی کارە ساتێ بووی. ئەی بۆ پێدوانیە کە نوشتەیەکی لێکرابێ مەعشوقێک نوشتەیەکی لێ کردبێت و کردبێتی بە عاشق و بردبێتی بۆ لای خۆی و فرانەبێتی بۆ لای خۆی. ئەی بۆ ئەم معنایە هەڵوەگرێ ئەمە دیوی ئەمە نەسەقی شاراوەی ئەم کۆمەڵایەتیە. ئەزانی بۆیە بێخود بەڕاستی لە ئاستێکی یا بڵێن نەسەقێکی سایکۆلۆژیەوە هاتە سەر ئاستێک و نەسەقێکی تر کە بریتە لە نەسەقی کۆمەڵایەتی. نەسەقی کۆمەڵایەتی ئەوەیە کە لەو کارە ساتەوە چۆن دیوی پشتەوەی خۆشیەک فەئینە مع العسر یوسرا وانە چۆن دیوێکی تر تەفسیرێکی خۆشی ئەەکەی بۆ کارە ساتێک چۆن تۆ لە باتی ئەوەی کە تەفسیری ونبوون و تەفسیری خنکان و تەفسیری مردنی زاتێک بە کارە سات بکەی ئەی بۆ بەوەنێکی کە بوو بێتە مەعشوقی عاشقێک و عاشقێ بردی بێتی بۆ لای خۆی. جوانە ئەمە حەزەکەم هەر لەسەر ئەوە ئاماژە بەوە بین ئەم چیرۆکی یوسفیشی هەیە ئەم بەیتە ئەبەستێت بڵێ ئەم قەسی ئەم بەشەی پێشەوە قەسیدێ لە دوو بەش دروستە بێ و عەرزم کردی پێشەوە ئەم بەیتە ئەم بەشی یەکەمە ئەبەستێتەوە بەشی دووهەمەوە لە قەسیدە لە مەسەلەی گێڕانەوەی یعقوب و یوسفۆ دەست پێکە. ئاخۆر ئەوەیە ینی ئەوەی کە باسی ئەەکەی تۆ ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە چیرۆکی یوسف و یعقوبی ڕزای خۆیان لەسەر بێ سەلامی خۆیان لەسەر بێ چیرۆکێکی زۆر بەربڵاو بوو لەناو کۆمەڵگای کوردەواریە. دوو تەراژیدیشی گەورە بووە بەڵام کۆتاییەکەی زۆر جوان ئەوەیە. یعنی ئەبێت زەبەت تەفسیرەکەی ئێمەش ئەمەیە کاکە نەسەقی شاراوەی ئەم بەیتە شەرمەیە. ئەزانی ئەڵێ چۆن تۆ تەفسیری کارە ساتێک بە ئاکامێکی خۆش ئەکەیت مادام یوسف گەیشتۆتەوە بە یعقوب گەیشتۆتەوە بە لەو کارە ساتەوە کە چاوی باوشی نەما لەو کارە ساتەوە کە بوو بە فرۆشرا و کڕین و فرۆشتنی پێوە کرا لێکی تەواو هەبوو وانە ئەی چۆن لەمەوە هاتە سەر ئەوەی کە بەسەرەوەی کە بوو بە ڕاوێشکارێکی گەورەی وڵات و براکانی مەمنونی بوونەوە و چوونەوە سەربەڕەکەی و زانی لەبەرەوە لە هەموو بەڕاستی ئەم بەیتە ئەم بەشی یەکەمە ئەبەستێتەوە بەشی دووەمی قەسیدەکەوە بەشی دووەمی قەسیدەکە کە بەشی دڵخۆشیە بە دۆزینەوەی دڵی خۆی خۆی ئەکرێ خوێنەوەی تریشی بۆ بکەین کە من ڕەبتی ئەمە دەمەوە بە سەقافەت و
ڕۆشنبیری فراوانی بێخود وەکو ئیمتیدادێک درێژە پێدانی ئەوەی کە پێوتێ نەسەقی عالەمی لە ئەدەبە. نەسەقی عالەمی لە ئەدەبە ئەوەیە کە ئەدەب وێ ڕایبوونی جوگرافیای جیاواز، وێ ڕایبوونی زمانی جیاواز، وێ ڕایبوونی مەزهەبی جیاواز هەمووی گزارشتە لە ئاوارەی ڕوحی ئینسان. جەلالەدینی ڕۆمی مەسنەویەکەی بە نەینامە دەست پێەکە. نەینامە بشنەوەزنەی چون شکایەت میکند از جدایی‌ها حکایت میکند. لە هەندێک نوسخە بشنەوەزنەی چون حکایەت میکند از جدایی‌ها شکایەت میکند. نەی ڕۆحی ئینسانە. ڕۆحی ئینسان بێزاری و سکاڵا دەرەبڕێ لە جیابوونەوە کە لە بەهەشت جیابێتەوە، لە منزڵی ئەسلی خۆی جیابێتەوە. دڵی بێخودیش لە منزڵی ئەسلی کە خودی گیانی بێخودە جیابێتەوە. دوایی شاعیرێک گێت وەڵامی مەولانا ئاداتەوە، ئەڵێت تۆ لە نەی مەبیستە مەشنەوەزنەی، نەی نەوای بینەواست. لە نەی مەبیسە، نەی نەوایەکی بێنەوایە. بشنەوەز دل مەقامی کیبریاست. لە مەقامی کیبریا دڵ ببیسە. ئەمیش بێخود ئاگای لەم قسە و باسە هەیە لە بینی مەولەوی و غەیری ترا. لێرا دڵی خۆی هێناوە، دڵی لە خۆی جیا کردوتەوە، ئەڵێ ئەم دڵە جیا بۆتەوە، ئەم دڵە بۆ شوێنی خۆی ڕوە. حافظ یا مەولایانە یەکێ لە شاعیرەکان ئەڵێ من مەلەک بوودەم و فیردەوسی بەرین جایم بود. من فریشتە بووم و لە فیردەوسی بەرینا جێگەم هەبوو. یەک دوو ڕووزی قەفەسی ساختە ئەندەز بەدەنم. دوو ڕۆژێک منیان هێنایە خوارەوە، منیان یاخود دەڵێ ئەسڵەن ڕۆحی ئینسانی بۆ ماوەیەکی زۆر کورد هێنایانە ناوم خراپەوە لەم وێرانەوە کە پێوتێ سەرزەوی. بێخود ئاگاداری ئەم باس و خواسانەیە، ئاگاداری ئەوەیە کە ڕۆحی ئینسانی لە معاناتایە. ئەم ڕۆحە لە بەرزترین ئاستیا يتحول إلى قلب، تحولەکە بۆ دڵ، ڕۆح تەحولەکە. بەڵێ بەڵێ دوو کاک دکتۆر قسەش فەرمی دوو مەقامی جیاوازن. بەڵێ ڕوح مەقامی دڵ جیاوازە لە مەقامی ڕۆح. ئیمامی غەزالی 4 مستەلح بەکارهێنێ، ئەڵێ هەمویان ناون بۆ یەک حەقیقەت: ڕوح و نەفس و قەلب و باشە ڕوح، نەفس، قەلب، سر، هەموو ئەمانە لە ڕاستیە گزارش لەسەر یەک شتە دەن کە ئەگاتە مەرحەلەیەک، هەر ئەم ڕوحە ئەگاتە مەرحەلەیەک مەئنووز بێ لەگەڵ خوا، مخاتەبی خوا بێ، وایە پێوتێ قەلب. ئەو کاتە پێوتێ قەلب. بۆچی ئەو کاتە حەدیسەکەی پێغەمبەریش فەرمێ قەلب المؤمن بين إصبعين من أصابع الرحمن. يعني لن تحولها يا عبد الله حتى بو بيوتي قلب لبروي تقلبك زورا قراني بسرعه ليرة يا بيخود گزارشت لحركة إنسانك لو رجو رويشتو توراي دلي من قناعتي بم دنيانية بلام ليرة برسيارك بطريقة كي استدلالي ك بيوتي طريقي تقسيم الله شي الله طبعا مجموعة أوصاف بو دلي باسك الله ما همدمي غمخوار ونديمي منه لا يكون محرمي أسرار قديمي منه لا يكون جوهري شهوار يتيمة تاقانية أبيك وتبت تشبحريكو باش أما هيك والله مية طريقي تقسيمك الله شي الله يمدلي من يا مجنوني يا مجنوني دوجيسوي ليلاك معشوقك وخوشويستك بدواء أوات شو يا وامقي عزرايك ياخد ديواني اسكوليك لسحرايك بويا هري بجي الله يا بو شوينانا
بە دوای لەوانەیە لە لایەکی تریشۆ ممکنە شێت بوو بێ تووشی ترس بوو بێ یەکێکە ئەترسیە تە قسەی لێوە نایە کە زازای لەکوێ کام چهرە پەریدیوە کە ترسا ڕووی پەریدیوە ئەم جایەت هەندێک تەوسیفاتی تری بۆکە اینجا هینەکە هەندێک ئیسیفامی ئینکاری ژێنێڵێ بۆچی نەڕژێ سەیلی سروشکم وەکو باران بۆچی وەکو یعقوب نەبمە شوهرەی شاران لەو یوسفە پرسیومە لە بێگانە و یاران هەرگیز نییە سۆراخی لە هیچ لاوە دڵی من اینجا بۆ خۆی بگریم یا نەفەسی پەردە دڕاوی یا بۆ جگەری کونکون و سەد پارە کراوی چی کردووە یا ڕەب کە خەو و خواردن و ئاوی دایم خەم و بێداری و خوێناوە دڵی من دکتۆر قفڵی قەسیدەکەش دکتۆر دانا هەرکە دوای دەسەر مەدحی ئینەکە وەڵام من قسەیەکم هەیە ئەگەر پێشوی جەناب پرسیارەکە بکەیت مەسئلەی ڕۆح و دڵ ئەوەی کە ڕۆح لە مەرتەبەیەکە ئەگا بە دڵ چونکە ڕۆح لە پێشە کە باس کراوە ئەین دڵ لە هەر شوێنێکە باس کراوە لە قورئانە حەقی خۆی دراوەتێ بينما روح وانية يسألونك عن الروح قل الروح من أمر من خلق ربي چونك ألا له الخلق والأمر أي عالمنا مشهود لمخلوقا أو يشل وأنا الروح چونك ألا له الخلق والأمر خلق كمخلوقك واضح ويكيبينين منو توين بس أمرك مبهمة بدليل أويك قل الروح من أمر ربي نك من خلق ربي لبرو الروح مو وقت لمرتبة دلانية أجات مرتبة الروح وكو إمام غزالي باسيكا لو الروح كحركته جموجول إنساني بيوتي الروح وكو الريح مشتقة للريح نفسش معناها ككنترول الرفتاري إنسانك باشا عقلش معناها عقل أمجع مصطلح كان شوارن روحه ونفسه وعقله وقلبه هل أو الروحية كاستدلالك بيوتي عقل نفس جدوم بيوتي عقال بيوتي أبوي حتى عقل وكو عقال واعي رشمة قلب أقوري قابلي تقلبها الروح كي قات مستواك ذلك لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد زۆر چاکە دکتۆر وابزانام کاتەکەمان تۆزێ گەشتۆتە کۆتایی طبعاً باس و خواستە تا بکەین تەواو نابێت لەسەر ئەم قەسیدەیە کۆتایی باسەکە ئەمەوێ بەوە بێنین ئەو ئاماژەی کە کردمان بۆ چیرۆکی یوسف و یعقوب ئەبینین دیسانەوە قفڵی قەسیدەکەی بێخودیش هەر هەمان چیرۆکە دووبارە ئەبێتەوە یعقوب کاتێک کە یوسف ئەدۆزێتەوە یوسف ناگەڕێنێتەوە بۆ لای خۆی تازە ئەو ڕۆیشتووە و شوێنی خۆی گرتووە ئەم ئەچێ بۆ لای بێ خودی شەروە کاڵە تازە و چۆتە خزمەتی سالاری مەدینە جارێکتر ناگەڕێتەوە بۆ لای من ئەبێ من بڕۆم ئەگەر تەشبیهی ئەم حاڵەتەی بێخۆت لەگەڵ یعقوبە کە ئیهێنێتەوە لە یەک لاوە نییە کاکە دکتۆر ئەمە زۆر گرنگە زۆر مهم و زۆر جوانە و زۆر کوردیشە وەڵا کورد نییە بەڵام مەگە هەر ئەوەنە چۆن باسی ئەوە ئەکا کە یعقوب چاوی لەدەزا ئەمیش باسی خۆیەکە ها چ بکەم چ بڵێم بۆ دڵەکەم کاریە دەردەم شاهدی من مووی سپی و چهرەی زەرد هەمووی بازەکە وەک ئەو یعنی تەشبیهێکی تەواوی خۆی و تەجەلیەکی ترە بەڵام زۆر جوانە طبعا ئەمەش نەسەقی تری تایە کاتی باسکردنی نییە لە پێش ئەوەی کە بێتە سەر ئەوەی کە دڵی بەرێ بۆ مەدینە جارێ باسی ئەوە کاکە دڵی پاکە تەزکیری جوای طبعاً ئەو سینە لە غەش خاڵیە ئەو بێڕق و چینە ئەو خادیمی شەرعی نەبەوی و میلەت و دینە معلوم چووە بۆ خزمەتی سالاری مەدینە لێی ناترسێ نەخێر وام زانی کە فەوتاوە نەفەوتاوە دڵی من چونکە یوسفیش نەفەوتاوە زانی جا بۆیە بەڕاستی ئەگەر دیقەتی بەی وەکو عەرزم کردی بۆیە من ناوم نابەشی دومی قەسیدەکە کە لەو ساتەوە دەست پێ ئەکا بە شوبهاندنی تەشبیهی لە نێوان خۆی و یعقوب لەگەڵ دڵی و لەگەڵ یوسفا حتانی هەیە دەیبام تەشبیهە بەڵام بە ظاهرینە هەمووی بە شارەوەی چۆن یعقوب بە هیلا کاچێ ئەمیش بە هیلا کاچێ چۆن یعقوب پرسیارەکە
لە یوسف ئەمیش پرسە لە یوسی خۆیەکە چۆن یعقوب پیر ئەبێ و مەسەرەن مووی سپی ئەبێ و چی لێ ئەوی ژوای لێتەوە ئەنجا لە نیهایەتە چۆن لە شوێنی خۆیە یوسف پاکێتی ئەسلمێ بەراەتی ئەسلمێ و ئەبێ بە پیاوێکی ناودار بە ڕانشکارێکی ناودار دڵی ئەمە دڵێتی دڵی لە نیهایەتە مادام ئەم دڵ ئەوەندە پاکە ئەوە چۆ لای سەلاری مەدینە و شوێنەکەی خۆشە ئەبێ بێ خودت بچێ بۆ لای نەگە بێتەوە بۆ لای خودت دەستان خۆش بێ کاکتۆردانا زۆر ئازێتماندان شیکردنەوەیکی زۆر جوان هیوادارم بینەرانی بەڕێز و خۆشەویستیش چێژیان لێبینی بێ بۆیە تا بەرنمەیەکی تر و دیدارێکی تر و قسەکردن لەسەر بابەت و قەسیدەیەکی تر هەر بەخوای گەورەتان ئەسپێرین شاد و کامەران بن.